لە کۆتاییدا و لە یاریەکانی هەفتەی پێنجەم و کۆتایی قۆناغی کۆمەڵەکانی خولی پلە دووی کوردستان لە کۆمەڵی چوارەم زانکۆی سەلاحەدین لە سەر یاریگەی دووەمی فرانس و هەریدی میوانداری بروسشی کرد. لە نیوەی یەکەم بروسک باشتر دەرکەوت و 3 جار سەردانی تۆڕی گۆڵ یانەی میوانداری کرد لە خولەکانی 14 و 26 و 46 لە ڕێگەی عەلی حوسەین و محەممەد فاتیح و ڕێبین ئیسماعیل. لە نیوەی دووەمیانی زانکۆی سەلاحەدین بە تۆمارکردنی گۆڵ یەکەم لە ڕێگەی محەممەد باز لە خولەکی 50 جیاوازەکەی کەم کردەوە. بەڵام دوای دوو خولەک بروسک لە ڕێگەی عەباس حوسەین گۆڵی چوارەمیشی زیاد کرد. یاریەکە بە ئەنجامی 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی بروسک بە کۆتا هات. بۆ ئەنجامە بروسک بە کۆکردنەوەی دەخاڵ بە پلەی یەکەمی کۆمەڵەکەی گەیشتە قۆناغی کۆتایی. زانکۆی سەلاحەدینیش بە 3 خاڵ نەگەیشتە قۆناغی کۆتایی.